Next, Dina Tahir will read us a speech she has written in Kurdish. پیرۆز بێت ڕۆژی ئاڵای کوردستان مامۆستایانی بەڕێز قوتابی عەزیزەکان میوانانی ڕێزدار ڕۆژتان باش ڕۆژی ئاڵای کوردستان لە هەموو لایەکتان پیرۆز بێت ئێمە ئەمڕۆ لێرەدا بۆ ڕێزگرتن لە هێما و سیمبۆڵی نەتەوەیی و نیشتیمانی کوردستان کۆبووینەتەوە کە ئەویش ئاڵای بەرز و شەکاوەی کوردستانە بێگومان ئاڵا بۆ هەر نەتەوە گەلێک مانا و چەمکی تایبەتی خۆی هەیە بۆ ئێمەی نەتەوەی کورد و گەلی کوردستانیش کەوا چەندین ساڵە لە پێناومانەوە و خۆپاراستن و وەدەستهێنانی مافەنەتەوەی و نیشتیمانیەکانمان لە خەبات و بەرخۆدان داین ئاڵا مانا و دەلالەتی خۆی هەیە بەر لە هەر شتێک ئاڵای کوردستان بۆتە بەشێک لە ناسنامەی گەلی کوردستان و لە بۆنە و ڕێڕەسمەکاندا نوێنەرایەتیبوونی گەلی کوردستان دەکات و ئەوە دەردەخات کەوا گەلی کوردستان ئامادەیی لەو بۆنە و ڕێڕەسمانەدا هەیە لە هەمان کاتدا ئاڵای کوردستان بۆتە بەرگی هەزاران شەهیدی کوردستان بۆیە وەکو ماک وەفا و ڕێزگرتن لە گیانبەختکردنی شەهیدان پێویستە هەموو کات ڕێز لە ئاڵای کوردستان بگرین و بیپارێزین و بە بەرزی و شەکاوەیی بیهێڵینەوە ئامادەبوانی خۆشەویست گەلی کوردستان بە درێژایی مێژوو و گۆڕی هێرش و پەلاماری دوژمنان بۆتەوە زوڵمی لێکراوە و چەوسێنراوەتەوە گەلی کوردستان خۆڕاگرانە بەرگری لە خۆی کردووە و خۆی پاراستووە سەرەڕای ئەو هەموو زوڵمەی کەوا لە گەلی کوردستان کراوە بەڵام گەلی کوردستان هەمیشە باوەڕی بە بەخشندەیی و لێبوردەیی و بەیەکەوەژیان هەبووە دەستی دۆستایەتی و هاوکاری بۆ هەموو لایەک درێژ کردووە هەمیشە پشت و پەنای لێکۆڵماوان بووە بۆیە دەتوانین بڵێن ئاڵای کوردستان ئاڵای خۆڕاگری و بەرخۆدانە ئاڵای بەخشندەیی و لێبوردەیی و پێکەوەژیان و دۆستایەتی و هاوکاریە ئاڵای کوردستان سیمبۆڵی بەهاناوە هاتنی لێکۆڵماوان و چەساوانە ئەم تایبەتمەندیانەی کە دەستمان کرد پیرۆزیەکی مەزن بە ئاڵای کوردستان دەبەخشن شانازیە بۆ گەلی کوردستان کەوا خاوەن ئاڵایەکی بەو شێوە ڕەنگە بێت بۆیە لەسەر هەموو لایەکمانە ساڵانە ڕۆژی ئاڵا بەرز ڕابگرین و یادی بکەینەوە بە هەموو لایەکی ڕابگەێنین ئەگەر چی ڕەنگەکانی ئاڵای کوردستان بژارش لە خەبات و تێکۆشان و ئاشتخوازی و خۆری ئازادی و سروشتی کوردستان دەکەن لە هەمان کاتدا دەتوانین بڵێین ئاڵای کوردستان ئاڵای بەخشندەیی و لێبوردەیی و پێکەوەژیان و خۆڕاگری و بەرخودانە و شانازی پێوە دەکەین بەرز و شەکاوە بێت ئاڵای پیرۆزی کوردستان ئێوەی بەڕێزیش بژین و سەرکەوتوو بن هەر کوردستان ئاوەدان